هەڵبەت ئێمە زانین کە پرۆسەیەشتی لە 27 شوباتی 2025ەوە دەستی پێ کردووە نزیکەی ساڵێک و 6 مانگە بەردەوامی هەیە. ئەم پرۆسەیە لە نێوان ئێمە گەلی کورد و دەوڵەتی تورکیادا بەڕێواچێت وەکو هەنگاوەکان گەلی کورد هەنگاوەکانی ئەگەر بڵم بە زیادەوە ناوە، بەڵام وەکو ئەوەی کە تورکیا هەنگاوەکانی بەداخەوە نەک هەنگاوی هەر نەناوە، هەم هەنگاوەکانی لە ڕووی سیاسی، لە ڕووی قانونی، لە ڕووی دیموکراتیەوە هیچ هەنگاوێکی تاکوی ئێستا بۆ پرۆسەکە نێناوە و بەڕاستی کاتێک کە گفتوگۆ لە بینی دوو نەتەوە یاخود دوو دەوڵەتە کە شەڕکن بەیەکەوە گفتوگۆ دەست پێ بکرێت دەبێت لایەنی تەرەفی سێمە بێت. بینیمان ئێران چۆن لەگەڵ ئەمریکا پاکستان هینەکات، پاکستان لە بینیانە تەرەفی سێمە بگرە ئیمارات و بەحرێنیش بەنهێنی لە بینیانەیە، بەڵام تاکوی ئێستا تەرەفی سێم لە بینی ئێمە و تورکیادانیە. بۆ خۆی ئەمەش کەم و کوڕێکە لەلایەن دەوڵەتی تورکیاوە واکات کە هەنگاوەکانی سستی پێوە بنوێنێ. ئەبینین کە لێدوانی جیاوازیان هەیە، لێدوانەکان کە ئەردۆغانەڵێت ئێمە شەرمەزارین کە ئەو دەستورە کاتێک ئەو دەستوری تورکیا دانراوە، ئەبێ ئەو خاڵە چی بێکە دەوڵەتی تورکیاە سەرانی تورکیا شەرمەزاری بەخۆیان بینێ. یەک لەو خاڵانە ئەوەیە کە ئەتوانم بڵێم نکۆڵی کردن لە ناسنامە و شوناس و کەلتوری گەلی کوردان ماوەی 100 ساڵ زیاترە کورد قات و خڕەکرێ بە ئاگر و ئاسن لێ ئەدرێ، بەڵام کورد بگرە زیاتر بەرەو پێشەوە خەبات و تێکۆشان و ڕێخستنەکانی خۆی پێشەوەنا، بە تایبەتی پارتی کرێکارانی کوردستان کە هیچ سزایە یا هیچ زەبر و زەنگێ نەیتوانی لە بوون و ناسنامەی خۆی پەشیمان بێتەوە. دووەم ئەتوانم بڵێم خاڵێکی تر لەوانەی کاوانی شەرمەزارن پێی ئەوەیە کە لە ناو تورکیادا تەنیا تورک نیان، نەتەوەی جیاواز هەیە، نەتەوەی کورد و نەتەوەکانی تریش هەیە، بەڵام تورکیا ئەوێت کورد بکا بە تورک، تورک بکا بە کورد. ئایا ئەکرێت تورکێک بکرێ بە کوردیا، کوردیا بکرێ بە تورک بە پێچەوانەوە نەتەوەکانی تریش؟ بۆیە ئەمە تاکو تورکیا عەقڵێتی ڕەگەزپەرستی کۆتایی پێ نەهێنرێ ناتوانێت پرۆسەی ئاشتی بەردەوامیە بێت، ناتوانێت ئەم پرۆسەیە بکرێ بڵێن پرۆسەیەکی سەرکەوتووە بێت. بۆیە یەکەم شت کە ڕێبەر ئۆجەلان لە ناو ئەم پرۆسەیەدایە و دەبێت بە ئازادکردنی جەستەی فیزیکی ڕێبەر ئۆجەلان بێت، دەبێت هەنگاوێکی سیاسی و قانونی بۆ ڕێبەر ئۆجەلان دەستەبەر بکرێت کە وەکو نوێنەری سەرێکی کورد دەستنیشان بکرێ، بۆ کە ئێستا خۆی نوێنەری سەرێکی کووردە دەبێت لە ناو دەستور و یاسا و سیاسەتی ئەو وڵاتێشە بچەسبێت. دووەم دەبێت دان بنرێ بەبوونی کووردە، هەم ناسنامە هەم ناسنامەی هەم کەلتوری هەم شناسی دەبێت دانی پێدا بنرێ لە ڕووی قانون و دەستوری تورکیادا ئەو خاڵانە جێبەجێ بکرێت. یەکێک لە خاڵە گرنگەکانی تر ئەوەیە کە ئەکرێ یاسایەکی تایبەت دەربکرێ بۆ ئەو هەواڵانەی کە تێکۆشانەکەن لە ناو پارتی کرێکارانی کوردستانە کە بڕۆنەوە تورکیا، هەم لە ناو کۆمەلگادا چڤینی خۆیان و بەردەوامی بە خەبات تێکۆشانی خۆیان بدەن، هەم لە ڕووی سیاسیشەوە. بۆیە دەوڵەتی تورکیا تا ئێستا ئەو هەنگاوانەی نەناوە و پرۆسەکە زۆر خاوی پێوە دیارە و پرۆسەکە توانم بڵێم کەموکڕێکی زۆر زۆری پێوە دیارە. بۆیە ڕۆڵی ئەتوانم بڵێم ڕۆڵی ژن لە ناو پرۆسی ئاشتیدا ڕۆڵێکی زۆر زۆر گرنگە بینێ و ئەبینین لە ناو ئەو وەفتەی کە دەڕاتە ئیمراڵی لە بینی تورکیا و لە بینی ئۆجەلاندایە ژن پێشنگایەتی دەکات و هەواڵپەروین پێشنگایەتی دەکات و هەموو ژنانی کورد کە ئەمڕۆ پێشنگایەتی چۆن ئەو شۆڕش و ڕێخستنی کردووە ئەمڕۆ پێشنگایەتی ئەو پرۆسەی شەکەن. بۆیە لە هەر شوێنێک گەژن پێشنگایەتی نەکا بڕواناکەم نە شۆڕە سەر دەکەوێت و نە کۆمەلگا پێش دەکەوێت، نە کۆمەلگا ئازاد دەبێنە ئەو پرۆسەیش کە ئێمە ئێستا لە ناویدا و پرۆسەیش سەرکەوتو نابێ. بۆیە پێگەی ژن، ڕۆڵی ژن لە ناو پرۆسەی ئاشتیدا دەبێ ینی پێشنگایەتی دەکات و دەبێت زیاتر هەنگاوەکانی هەڵهێنێ ئێمەی ژنان زیاتر لە ناو ئەو پرۆسەیەدا کار و خەبات و تێکۆشان بکەین بۆ ئەوەی هەم دەستی ڕێبەر ئۆجەلان واڵا بێت و هەم مێزی گفت و گۆشت ئەتوانم بڵێم ببێتە سەرکەوتن بۆ گەلی کورد و مێزی گفتوگۆ بەرەو پێشەوە بچێت.
ئێماڵێ ڕێبەرەوە جانانەڵێ هەر کۆمەلگایەک ژن ئازاد نەبێت ئەو کۆمەلگای بە ئازاد نازانێن و لێرە شاڵین ئەگەر ژن پێشنگاتی بۆ ئاشتی نەکات ئەو ئاشتێ چارەسەر نابێت و ڕێبەرەوە جانان هەمیشە پێگەی ژن ڕۆڵی ژن بەرز دەنرخێنەوە دەبینین لە 8 مارسا چۆن پەیامێنێرە بۆ ئێمەی ژنان کە چۆن پێشنگایەتی بکەین بۆ کۆمەلگا چۆن پێشنگایەتی بکەین بۆ ژنان بۆ گەنجان و بۆ بە دڵنیایشەوە بۆ پرۆسی ئاشتی دەبێت پێشنگایەتی ژنان ڕۆڵێکی بەرچاومان هەبێت و دەبێت دەست پێشخەری جدی بکەین لە پرۆسی ئاشتیدا. ژنان کە ئێستا لە ناو پارتی کرێکارانی کوردستاندا پێشنگایەتیەکەن بۆ ئەو تێکۆشانە لە سەربازن و گەریلایەکی ماندوو نەناسن ژنان هەمیشە ڕۆڵیان هەبووە چەندێ لە ڕووی سەربازیەوە کاریان کردو دوو ئەوەندە لە ڕووی وشیارکردنەوەی ژنان کاریان کردەوە خەباتیان بۆ ئازادی ژن کردووە بۆیە ئێمەی ژنان دەبێت هەم لە ناو کۆمەلگادا و هەم لە ناو ڕێخستندا ڕۆڵی بەرچاومان هەبێت و دەبێت بەڕاستی کە لە ئێستادا ئەتوانم بڵێم مانەفستۆی تازەی ڕێبەرەوە جانان کە هاتووەتە دەرەوە دەبێت ژنان ڕۆڵی سەرێکیان هەبێت لەو مانەفستۆیە دەبێت لە ناو کۆمەلگادا دەست پێشخەریتەوە و پێشنگایەتی بکەن بۆ کۆمەلگا و هەم بۆ پرۆسی ئاشتیش. هەڵبەت ئێمە وتمان کۆمەلگا بەبێ ژن نابێت و بەبێ ئازادی ژنیش نابێت و ژنان تا چەندێ وشیار بێن چەندێ ئازاد بن ئەو کۆمەلگایە و ئازادە بێ هەنگاوەکانیان زیاترە بێت هەڵبەتە پرۆسی ئاشتی ژێکێکە لە هەر پرۆسەکانی مەکە 100 ساڵە لەگەڵ دەوڵەتی تورکیا شەڕ دەکەین بۆ لە پێناوی ئاشتیدا و دەبێت ئێستا ژنان چۆن پێشنگایەتیان کردووە لە شەڕەکاندا دەبێت لە پرۆسی ئاشتیجا پێشنگایەتی بکەن و بینین چۆن ژنان لە باکووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باشوور لە شاخەکانی کوردستان پێشنگایەتی هەم بۆ کۆمەلگاکەن و هەم بۆ پرۆسی ئاشتیشەکەن و گرنگە ڕۆڵی ژن لە پرۆسی ئاشتیە هەبێت بەدڵنیاییەوە ژن ژیان ئازادی کە ناڵم دروشمێکە لەبەرەوە ئێستا بۆتە پارادایما بۆتە فەلسەفە لە تەواوی جیهانە ئێستا ژنان وتنەوەی ژن ژیان ئازادی دەڵێن و بینیشمان چۆن لە ڕۆژهەڵاتی کوردستانە لە ڕۆژهەڵاتی کوردستانە چۆن ژن ژیان ئازادیان کرد لە کاتی ئەو سەرهەڵدانانەی بە ڕۆژهەڵاتی کوردستان و پیاوانیش هاتنە ژێر ئەو سێبەری ژن ژیان ئازادی بۆیە ئێستا توانم بڵێم ژنی کورد نەک تەنیا خەبات بۆ خۆیەکە بەڵکو خەبات بۆ ڕۆژهەڵاتی ناوینە ژنانی ڕۆژهەڵاتی ناوینەکە و بۆ تەواوی ژنانی جیهانی شەکات بە دڵنیاییەوە ژن ژیان ئازادی دەتوانێت پرۆسەی ئاشتی بەرەو پێشەوە بەرەو سەرکەوتوی بەرێت بەدڵنیایەوە ئەبینین هەلا هەواڵپەروێن بردانەوە بگرە هەتاکو زیندانەکان هەتا شاخەکانی کوردستان هەتا ڕێخستنەکانی ناو کۆمەلگا ئەبینین ژنان بە بەردەوامی لە ناوەستن و بە بەردەوامی لە ناو خەڵکان و بە بەردەوامی پرۆسەی ئاشتێدەنە گوێی کۆمەلگایە دەیدەن بە هەموو گوێی هەموو جیهاندا کە ئێمە پێشنگایەتیمان چۆن بۆ شۆڕش کردو پێشنگایەتیش بۆ پرۆسەی ئاشتی دەکەین کەسایەتەکان بۆ ژنان بە تایبەتی بۆ کوردستان و بە تایبەتی بۆ باشووری کوردستان کە ئەڵەن پرۆسەی ئاشتی پەکەکە ئەشبەتاڵی کردووە یا بڕوان بۆ پرۆسەیە نیە ئێمە لێرۆڵین ڕێبەرەوە جەلان لە ناو پرۆسەکەدایە و بە دڵنیاییەوە بۆ مسخەڵە زەڕەیەکیش گومانمان لە ڕۆڵ و پێگەی ڕێبەرەوە جەلان نییە لەبەرەوە ڕێبەرەوە جەلان چۆن پێشنگایەتی بۆ خەباتێکی 52 ساڵی کردووە دڵنیایشین بۆ ئەم پرۆسەیەش پێشنگایەتیەکات بۆیە ڕێبەرەوە جەلان بە یەک وشە وەڵامی هەموو دژمن و نەیاران و دۆستانیدایە وتی من هەموو جیهان ناتوانێت من بخەڵەتێنم و منیش کەس ناخەڵەتێنم مانای ئەوەیە ئێمە پرۆسەکە بە ڕێکوپێکی بە جوانی دەست پێشخەریمان کردووە و ئەوەی کە ماوەتەوە سەر دەوڵەتی تورکیا و دەوڵەتی تورکیاش دەبێت ئەو پرۆسەیە ئەگە درەنگ بێیازوو دەبێت هەر قوبڵی بکات لەبەرەوە هەم ڕۆژهەڵاتی ناوین و دیزاینکردنەوەی ڕۆژهەڵاتی ناوین دەبێت و لە ئێستادا دۆخی تورکیا زۆر باش نییە هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی سەربازی هەم لە ڕووی ناوچەکەیشەوە تورکیا تووشی شەڕێکی نەخوازراوە دەبێت یا دەبێت قوبڵی بکە پرۆسەی ئاشتی لەگەڵ کووردا بیکات یا دەبێت هەڵوەشانەوەی تورکیا قوبڵ بکات بۆیە دیزاینکردنەوەی ڕۆژهەڵاتی ناوین بەبێ تورکیا نابێت لەو دوو ڕێگای یا دەبێت لەگەڵ ئاشتی بێت یا دەبێت بەوە ڕازی بێت کە دیزاینکردنەوەی تورکیا دەبێت و هەڵوەشانەوەی تورکیا دەبێت بۆیە بڕوامان وایە پرۆسەی ئاشتی سەرکەوتوو دەبێت
و هیوامان هەیە و ئێمەی ژنان هەمیشە کار و خەبات و تێکۆشانەکەین بۆ ئەو پرۆسەیە کە سەر بکەوێت.